لیژنەی باڵای قایمقامەتی کۆیە چەندین ماڵی شارەکەیان بەسەر کردەوە با مەبەستی باگابوون لا دۆخ و گوزەرانی چین و توێژەکان کە پێکاتبوون لا کەمەندامان و هەژاران و ئەدیبان و هونەرمەندان. لەو چوارچەوەی کە قایمقامەتی قەزای کۆیە دایناوە بۆ بەسەرکردنەوە و سەردانی هونەرمەندان و کەسایەتیەکان و هاوڵاتیانی ناو شاری کۆی و دەوروبەری ئێمە ئیمڕۆ چەند کەسایەتی و هونەرمەند و کەسێکمان بەسەر کردوتەوە بە نمونە ئێستا لە ماڵی کلینە 4 کەسیان هەیە هەمویان بەهرەمەندن لە ئەدەب بێ لە هونەر بێ لە مۆسیقا بێ لە گۆرانی گوتن بێ بەڕاستی هەدەفمانە هەموو چین و توێژەکان بەسەرکەینەوە لە سنووری قەزای کۆیە. هونەریتەکی جوان لە مانجی ڕەمەزانی پیرۆز کردمانە بەرنامە کە ئێمە سەردانی کۆمەڵک خەڵک بکەین لە شاری کۆیە ئەو خەڵکانەی کە لە ڕابردوودا خزمەتی شاری کۆیان کردێ جاوەکو هونەرمەندێک بک. بەسەرکردنەوەی چین و توێژەکان لە کاتێکدایە کە کۆتایی بە قەدەغەی هاتوچۆ لە سنوورەکە هاتووە و لە هەمان کاتیشدا گەیاندنی پشتیوانی و هاوکاری ئیداری شارەکەیە بۆ کۆیەکان. گەوریاکردین زۆر سپاسی دەکەین هیوادای نمونە زۆر بێ هەر ئەمنا خەڵکیەکەشەیە لە من یعنی وای لە منش مستحقت هەیە بتنهار ئەمنا هونەرمەندی وا هەیە مەسەلە سازوەزی خراپە لەکرێ خانیە هیواداین ئەوش بەسەرکەنەوە. سپاسی بەڕێز مامۆستای خۆشەویست و هەموم دۆستە ئازیزانە دەکەم کە تەشریف هێناوە بۆ ئێرە بەڕاستی بۆ ئێمە شەرەفێکی گەورەیە سپاس بۆ بەسەرکردنەوەکەیان بە دڵنیایەوە دڵی خۆم ماڵ منداڵەکەم یەکجار زۆر خۆش کرد زۆر سپاسیان دەکەم. شتێکی نوێیە ئەو بەسەرکردنەوەی قایە مەقامل و هونەرمەندان و ماندوان و پیا و ماقولان و یا هەر کەسێکی کە بڵین خێری بە ئەو شارە هەبوو بێ ڕۆژێک لە ڕۆژان کە بەسەری دەکاتەوە ینی ئەوە زۆر دڵخۆش دەبی بە تاکید هیچ مەزالی تێدانە. هەمیشە و بەردەوام لیژنەکانی قایمقامەتی قەزای کۆیە با پرۆژەی هەمە جۆر لە خزمەت هاوڵاتیانی سنوورەکە بوون و قەیرانی دارایی و نەبوونی موچە سڵی لە کارەکانیان نەکردوتەوە. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.